لە ساڵیادی جینۆسایدی کوردانی فەیلی گفتوگۆی زیاتر لەسەر ئەو پرسە دەکەین باڕێز عەلی فەیلی شرۆڤەکاری سیاسی فەیلی کە لە ستۆدیۆ میوانمانە بە سوپاسەوە کاک عەلی بەخێر هاتی سوپاس بۆی کە ئامادەی لەگەڵمان. من سەرەتا بالۆ دەست پێ بکەم جەمال با بزانین دوای مێژوویەکی زۆر لە چەوسانەوە و ڕاوەدوونان و ئازار چەشتنی فەیلیەکان ئێستا دۆخی ئێوە چۆنە چۆن ژیان دەگوزارێنن ئازارەکانتان هەر هەمان ئازارە؟ پێشەکی سپاس بۆ ئەو دەرفەتە سەرەتا سەری ڕێز و نەوازشدا دەنوێنین لە ئاستی شەهیدە سەربەرزەکانی کورد و کوردستان و سەروەری شەهیدان بارزانی نەمرۆ کاک ئیدریسی هەمیشە لە یاد و بە تایبەتی شەهیدانی جینوسایدی کوردی فەیلی کە ئەمڕۆ 44 ساڵ تێتە پەڕێ بەسەر ئەو تاوانە گەورەیە کە ڕژیمە بەحس لە 4 نیسانی 1980 دەستی کرد بە شاڵاوێکی گەورە بۆ دەرکردن و جینوساید و پاکتاوکردنی کوردانی فەیلی. من لێرە دەمەوێ ئاماژە بەوە بکەم ئەو پرۆسە ئەو دووزە ئەو کیشە ئەو تاوانە تا پار مانگی 5 پار لە قۆناغێکی تر بوو لە مانگی 5 پارەوە ئەوە لە قۆناغێکی تر ئەوە چونکە مانگی 5 پار کۆنفرانسێکی زانستی نێودەوڵەتی بە بڕیاری جەنابی سەرۆک بارزانی و لەژێر چاودێری جەنابیان و پیشگیری مادی و معنەوی و لوجستی حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز سەرۆکی حکوومەت جەنابی کاک مەسرور ئەو کۆنفرانسە بەڕاستی یەکەمین جار بوو پاش 43 ساڵ بەسەر ئەو تاوانە یعنی تیشک خسە سەر ئەو تاوانە گەورەیە و بە بەشداری 22 زانکۆی نێودەوڵەتی و ناوخۆی و زیاتر لە 80 توژینەوەی لەسەر ئەو تاوانە کە پێشکەش کرا لە 3 ڕۆژ و ئەو بریارە مێژووی و گەورەیەکی جەنابی سەرۆک بارزانی کە لەو کۆنفرانسە حکوومەتی ڕاستپارتی سنتەرێکی بۆ بەدواچوونی کاروباری کوردی فەیلی و ئەو تاوانە پێک بهێنرێ. ڕاستە سنتەرەکە تا ئێستا پێک نەهێنراوە بەڵام ئیشی لەسەر کراوە کە دەمانەوەی بە شیوەیەکی توکمە و لە ئاستی ئەو بڕیارە بێ کە پێک بهێنرێ و بۆیە دەڵێن ئەو کیشە لە تا پار لە قۆناغی تر بوو لە پار تا ئەمساڵ چووتە قۆناغی کەک عەلی نوهام حکوومەتی عێراق بوچ ئەو غەم سارن گرێدایی ژێنۆسایدا بۆ هەمبەرەی کوردیم فەیلی ژیهاتیە کرد. ئەوە شتێکی سروشتیە یعنی کوردی فەیلی چۆن ئێستا ملەتی کورد سزا دەدرێ کوردی فەیلیش هەر سزا درایە لەبەر کوردبوونی خۆیان بۆ سڕینەوەی ناسنامەی کوردبوونی خۆیان. ئێمە بەڕاستی ئەو سنتەرە کە ئەگەر دابمەزرێ ئینشاءالله لەو یعنی نزیکانە دادەمەزرێ ئیشی ئەوەیە خەڵکی یاسایی تێدایە خەڵکی پسپۆر لە شارەزا لە مەسائلی یاسا و لە مەسائلی سیاسی بۆ بەدواچوونی ئەو واسڕینەوەی ئاسەواری ئەو جینوساید و پاکتاوکردنی یعنی ئەوەی کە بەسەر کوردانی فەیلی هاتۆ بەڕاستی ئەمن لەو سەردەمە نابینم بەسەر ملەتی کەس 600,000 کەس لە ساڵی 80 دەرکران بینی 12,000 تا 20,000 کەس چونکە ئاماری تەواو مندەقیقمان نییە تا ئێستا 20 سەروشونن ڕفاتیانیش ڕادەستی کەسوکاریان نەکرایە تا ئێستا 265 خانەوادە پاش 44 ساڵ لە ئۆردگاکانی جەهڕم و ئەزنا لە ئێران بەسەر دەبن یعنی کابراکی لە 1980 لەدایک بۆ ئێستا تەمەنی 44 ساڵە هەر لە ئۆردگا بووە یعنی بەڕاستی 100,000 خانوبەر و بینایی بازرگانی تا ئێستا ڕادەست نەکرایدەوە خاونەکانیان دەست بەسەر داگیرایە ئەو هەموو کیژە بەڵێ حکوومەتی عێراقی تا ئێستا هیچ هاوکاریەک هیچ قەرەبوویەکی ئەوەی نەکردێتەوە هیچ هەنگاوێک لە حکوومەتی عێراقی نەبینراوە نە هاوکاری نە قەرەبووکردنەوە هیچ هەنگاوێکی فعلی تا ئێستا نەبووە ئەوەیکی کرایە بە حەقیقەت جەنابی سەرۆک بارزانی بووە من لێرە دەمەوێ کوردە فەیلیەکان دڵنیا بکەمەوە تا سەرۆک بارزانیان هەیە دەبێت دڵنیا بن داکوکاری سەرەکی دووزی ڕەوای کوردی فەیلی سەرۆک بارزانیە ئەوەیکی کرایە لە هەرێمی کوردستان ئەو کۆنفرانسە بوو جەنابیان نووسنگێکی تایبەت بۆ کاروباری فەیلی لە بارگای بارزانی ڕاویشکاری جەنابیان بۆ کاروباری فەیلی لە بارگای بارزانی یعنی هەر وەکو ئاماژەم پێ کرد ئێستا موضوعی کوردی فەیلی لە قۆناغێکی تر جەنابێ سەرۆک بارزانی هەروەها ئیرۆ
داخویانیەک هەبوو گرێدای ئەم مژارە داخواز دکە و عێراق بە ئەرکی قۆراوێ بۆ قەرەبووکردنا کوردێن فێلی ئەف پرۆسە دکارەی چاوا برێ بە بشێکەکە يعني او بروسا من ئێستایشە دەڵێن پیشنیار دەکەم لە شاندی حکوومەتی هەرێمی کوردستان کەسێکی فەیلی شارەزابی لەو مۆزوعە دەستنیشان بکرێت لەگەڵ ئەو شاندە بۆ ئەوەیەکی داواکاریەکانی کوردی فەیلی لەگەڵ داواکاریەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی عێراق داوا بکرێن يعني ئەوانەیش بە نەزەرم يعني بەشێکی سەرەکیە و شتێکی ئەساسیە هەر لە قازانجی حکوومەتی هەرێمی کوردستانیشە مافێکی ڕەوایە ئەوە وەکو پیشنیار دەتوانین ئەگەر ئەو سنتەرە پێکهێنرا ئەو کەسانێک لەو سنتەرە ئیش دەکەن کەسانێکی شارەزا و لەو بوارن بە دواچوون بۆ هەموو بابەتەکان بکەن و هەر يعني ئامانجی سەرەکی پێکهێنانی ئەو سنتەرە ئەوەیە کە لەگەڵ حکوومەتی عێراق زیاتر بتوانین ئیما کیشەی ناسنامە هەیە کیشنەی ڕوفاتەکان هەیە کیشەی خانوبەر تائیسە کیشیان لەسرە ئەو خانەوادەك لە ئێرانن تا ئێستا بگەڕێنەوە یا هەرێمی کوردستان یا شارەکانی تری عێراق. بەڕێز عەلی زۆر باس لەو سنتەرەکەیت کە کارەکانی ئێوە ئاسان دەکات دەتوانن بە دوواداچوونی زیاتر بکەن. ئەو سنتەرەوە نزیکەی ساڵێکە کۆنفرانسەکە کراوە بۆ دانەمەزراوە ئەو سنتەرە هۆکارەکەی چێوەکەی دادەمەزرێت. والله جنابی سەرۆکی حکوومەت ڕاوشکاری جەنابیان بۆ کاروباری پێکاتەکانی ڕاستپارک ئێمە تقریبا چەند کۆبنەوەیەکمان کرد يعني هەندی گیر و گرفتی تکنیکی هەیە يعني بە حقیقت ئەو سنتەرە چۆن دوا بمەزرێ سنتەری بێ سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان بێ سنتەرێکی سەر ڕێکخراوی مەدەنی بێ چۆن بتوانێ خزمەتی باشتر بکە ئێمە ئێستا گەشتینە يعني قۆناغێک ئەو قۆناغانە هەموو تێپەڕی دوو زانکو سێ زانکوی سەرەکی کوردستان زانکۆی سەلاح الدین طبعا ئێستا ئەو سنتەرە وەکو ڕێکخراوێکی هەن سەر بە حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت ڕێکخراوێکی مەدەنی سەر بە فەرمانگەی ڕێکخراوە مەدەنیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت بەڵام دەسڵاتێکی زۆری دەبێ و ئێستا کیشە ئەوە مایە يعني پێشتر ئەوە بوو دەبێت بە هەڵبژاردن ئەو دەستەی بڕێوەبرێ ئەوەیشە زەحمەتە تو كردي فيليسا لا امريكا هي لا اوروبا من دخلت زوي برسيبكم كيكي علي يعني حجمارك زياده يا كردين فيلي دياسبورا لا اوروبا لا امريكا يعني قال لك ان جوا از بخد الناس شخصي الناس يعني كارجريه كواي زياده رولك واي زياده جي ناف دياسبورا كرديه هي لو برسا كردين فيلي دا اصلا ناف نتوي ده حول هيا كودا صنف دولتي ده زياده تروي بيج جنوسايدك لهم بري كردين في دي باوايكي قالك برفرة هاتا كرن كوتا كرم كريم بله هيا هول زور هيا وكرداني فيلي دا دروا بلم او هنا او هولانا ريخراوي نبويا يعني ريخراو نبويا بس استا اميد هيا همون ريك بخرين لجير ساي او سنترا يعني اواني كي لدروش لجير ساي او سنترا هر وكو اماجن بيكر يعني سبيشنيار هيا زحمه كونفرنس داب مزري بو هەڵبژاردن بکرێ دەستەیەکی دابمەزرێ ئەو دەستە بەخۆیان بتوانین پاشماوەیەک بڕیار بدەن کە کۆنفرانس ببەسترێ. بەڵێ گەلێک سپاس بۆ تەکێکی عەلی فێلی چاودەری سیاسی. زۆر سپاس.